زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونتان. زیرەکی دەستکرد تەوەری گفتوگۆی ئەم ئەکادیمیستانەیە، هەر یەک لە ڕوانگەیەکەوە قسە لەسەر سوود و زیانەکانی دەکات. کۆنفرانسەکە چالێکێکی هاوبەشی زانکۆی کۆیە و کۆلێژی ئیبن خەلدون و زانکۆی وارث الئەنبیا و بانکی مەشرق ئەلعەرەبیەیە کە لە هۆڵی سەرۆکایەتی زانکۆی کۆیە ئەنجامیاندا. ئەم کۆنفرانسە دەستەبژێرێکی توێژەری پسپۆڕ لە بوارەکانی کارگێڕی و ئابووری و یاسا و زانست و ئەندازیاری بواری سۆفتوێر و ئایتی و کۆمپیوتەر لەخۆ دەگرێت کە لە ماوەی 2 ڕۆژی کۆنفرانسەکەدا تاوتوێی ئەو ئاڵنگاریانە دەکەن کە ژیری دەستکرد دەیخاتە بەردەم هەوڵەکانی گەشەپێدانی بەردەوام. وانطلاقا من أهمية هذا التطور العلمي الكبير لسونگەی گرنگی و بایەخی ئەو پێشکەوتنە زانستیە گەورەیەیدا کۆلێجی ئیبن خەلدوونی زانکۆیی لە وەتەی دامەزراندنی لە کۆتاییەکانی 2020 هەڵساوە و هەوڵی داوە بۆ گەیشتن بە بەرزترین پێوەرەکانی ستانداردی کواڵێتی زانستی و یەکانگیری ئەکادیمی و پاراستنی هاوسەنگی لەگەڵ پێشکەوتنە زانستیە مۆدێرنەکان. ئەم ساڵ بەشی زیرەکی دەستکردی تیادا کراوەتەوە و هەروەها بەر لە 2 ساڵ تەکنەلۆژیای ئەندازیاری کۆمپیوتەری تیادا کراوەتەوە. ئەمەش لە سۆنگەی بڕوابوونمان بە پێشکەشکردنی دەرچوانی ئەم بوارانە بۆ خزمەتکردنی کۆمەڵگە و نیشتیمانە خۆشەویستەکەمان. بێگومان ژیری دەستکرد ڕۆڵی گرنگ و بەرچاوی هەیە لە کۆمەڵگای ئێستادا، بەڵام ئێمە ئەمڕۆ لێرە جەخت دەکەینە سەر ئاڵنگاریەکان و ئەو لایەنە نێگەتیڤانەی کە دەکرێت بە ئاقارشکەدا ببرێن بۆ ئەوەی کاریگەری بەرچاویان هەبێ لەسەر پەرەپێدانی ئابووری بەردەوام. گەر بە وازیحی بڵێن شتێکە تا ئێساکە خەڵک لە هەردوو لاکە ڕێی دژیەک هەیە کە لەلایەک لە لاکانەوە مەسەن باڵێن دژمنایەتی مرۆڤایەتیەکە لە هەندێک شوێنە، لە هەندێک شوێنیشە بێگومان کۆمەڵێک سوودی زۆر گەورە بە مرۆڤایەتی ئەگەیەنێ. یەکلاییکردنەوەی ئەو مۆزوعە اعتیماد دەکاتە سەرەوەی کە مرۆڤایەتی خۆی چەند ئامادە ئەکا بۆ ئەو بابەتە و هەر وڵاتێک و هەر کۆمەڵگایەک چۆن خۆی ئامادەکە. ژیری دەستکرد بە خێراییەکی زۆر پانتایەکی گەورەی لە کاروباری ڕۆژانەی دام و دەستگاکان و ژیانی هاوڵاتیان داگیر کردووە. هەموو ڕۆژێکیش بە بەرهەمێکی نوێ خۆی نوێ دەکاتەوە. مامۆستایانی زانکۆش دەیانەوێت هەمووان لە کاریگەریە خراپەکانی خۆلا بدەن تا بە سوود و خێر بۆ مرۆڤایەتی بشێتەوە. السلام عليكم ورحمة الله وبركاته. مادح جەمال، کەناڵی سپێدا، کۆیا.